سڵاوتان لەبێت و بەیانیتان باش بەیانێکی پڕ لە جوانی پڕ لە خۆشی و پڕ لە لەشساغی هیوادارم کە ئەمڕۆتان کە دەست پێ کردووە لەگەڵ پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 جوانترین بەیانی بێت چونکە ئێمە ئەمڕۆ وەکو ڕۆژانی دیکە کۆمەڵە بەرگە و بابەتمان بۆ ئامادەکردوون کە بابەتەکانی ئێمە کە هەوڵە دێن ئامادەیکەین بۆتان بابەتێکن کە دەزانین سەرنجی ئێوە ڕادەکێشێت لە بوارەکانی تەندروستی و کللتوری و ڕۆشنبیری و ئەو بوارانەی کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەمانەوە هەیە هیوادارین کە بتوانین بۆ بابەتانی کە ئامادەمان کردو بۆتان ڕۆژێکی پرچێشتان بۆ دروستکەین و هەر وەک دەزانن ئێمە سەرەتا بە کورتێک لە هەواڵەکان دەست پێکەین کە هەواڵەکانی جیهان کوردستان و عێراق بە تایبەتی کوردستان کە وتیشم کوردستان چونکە ئەمڕۆ لەناو کورتی هەواڵەکانمانە بابەتێکمان دەبێت لە کورتەکە گوێتان لێ ئەبێت و لە ناو پرۆگرامیش بابەتی سەرەکی بەرنامەکەمانە و تەوەری سەرەکی بەرنامەکەمانە ئەویش ئەوەیە کە ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە وەرزی پایزەی دەست پێ دەکات و لە وەرزی پایزەیدا کۆمەڵێک پێشنیازە یاسا و پرۆژە یاسا دەخرێتە ڕوو و یەکێک لەو پێشنیازە یاسانەی کە دەخرێتە ڕوو ئەوەیە کە مافی نەخۆش و پاراستنی مافەکانی نەخۆش و هەروەها ئەو ئەرکانی کە لەسەر نەخۆشە کە دەبێت جێبەجێام بکات وەکو یاسایەک لەهۆ دەچێت کە یاسایەکی لەسەر دابنرێت بەڵێ دەچینە کورتەی هەواڵەکان و گوێبیستی کورتەی هەواڵەکان دەبین و دواتر دێینەوە بۆ ناو بەرگە بابەتەکانی پرۆگرام. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە و بڕیارە لەسەر ساڵی نوێی خوێندن دەدات. ئالان حەمەد سەعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەاند ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە و پرسی چۆنێتی دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن تەوەری سەرەکی کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران دەبێت. ڕاشیگەیان چەند پێشنیازەیەک لەلایەن وەزارەتەکانی پەروەردە و خوێندنی باڵا پێشکەش بە ئەنجومەنی وەزیران کراون و ئەمڕۆ بڕیارە لەبارەی چارەنووسی خوێندنی ساڵی نوێ دەدرێت. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە وا خوێندنەوە بۆ چەند پرۆژە پێشنیازە یاسایەک دەکات و ئەمڕۆ پەرلەمانی کوردستان دەست بە خولی پایزەی دەکات و وەک لە کارنامەی کۆبوونەوەکەی ئەمڕۆدا هاتووە خوێندنەوە بۆ پێشنیازی یاسای ئەرک و مافی نەخۆش لە هەرێمی کوردستان دەکرێت و هەروەها خوێندنەوە بۆ پرۆژە یاسای فرۆشتن و باکرێدانی مڵک و مایەی دەوڵەت دەکات. فڕۆکە جەنگیەکانی تورکیا بارەگای پەکەکە لە سنووری زاخۆ بردومان دەکەن. پامنێری کوردستان 24 لە زاخۆ ڕاگەاند فڕۆکە جەنگیەکانی تورکیا بارەگاکانی پەکەکەیان لە شارەدەیەکانی دەرکا باتیڤان و لە سنووری زاخۆ بردومان کرد. هاوکات لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا فڕۆکە جەنگیەکانی تورکیا چەند جارێک بارەگاکانی پەکەکەیان لە دەڤەری برادۆست و سیدەکان بردومان کرد. بەهۆی بوونی بنکە و بارەگاکانی پەکەکە ناوە فڕۆکەکانی تورکیا سنوورەکانی هەرێمی کوردستان بردومان دەکەن. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق داوای نوێکردنەوەی تۆماری دەنگدەران دەکات. کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردن لە عێراق دووپاتی دەکاتەوە کە پێویستە تۆماری دەنگدەران 6 مانگ پێش وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختان نوێ بکرێتەوە و ئەمەش بە یەکێک لە کۆڵەگە سەرەکیەکانی هەڵبژاردندا دەبێت. هۆشداریش لە ئەنجامدانی هەڵبژاردن لە دۆخی پێشووی و ئاڵۆزی دەدات و هەروەها کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق داوای سازانی نێوان لایەنەکان بۆ پشتیوانی لە هەڵبژاردن دەکات. ڕێبەری ڕەوتی سەدر داوای هەڵوەشاندنەوەی حەشدی شەعبی و تێکەڵکردنی لەگەڵ هێزە ئەمریکان دەکات. موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدری لا ڕاگەندراوێکدا داوای لە سەرکردەکانی حەشد دەکات ناکۆکیەکان وەلا بنێن و دەستبەرداری سیاسەت بن و هەروەها ئەو کەسانە لە ڕیزەکانیان دەربکەن کە خراپەکارن و دادگاییان بکەن. سەدر جەختیش دەکاتەوە کە دەبێت بە پرسانی حەشدی شەعبی پارێزگاری لە شوەی دەوڵەت بکات و کار بۆ تێکەڵکردنی چەکدارەکانیان بە سوپال پۆلیس و هێزە ئەمنیەکانی عێراق بکات. و سەبارەت بە دۆناڵد ترامپ کۆشکی سپی ڕەتی دەکاتەوە ترامپ تووشی جەڵتە بوو بێت. کۆشکی سپی ڕاگەیاندراوێکی لەبارەی تەندروستی ترامپ بڵاو کردوتەوە و تێیدا شۆن کۆنلی پزیشکی تایبەتی دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جەخت دەکاتەوە کە ترامپ تووشی جەڵتە و خەستبوونەوەی خوێن نەبووە. ئاماژەی بۆش کرد ترامپ تەندروستی باشە و هیچ کێشەیەکی لە جێبەجێکردنی کارەکانیدا نییە.
بینەر و بیسەری کورتێک لە هەواڵەکان بووین و دەچینە ناو پرۆگرامەوە. بەڵێ کۆتاییمان بە کورتی هەواڵەکان هێنا و هاتینە ناو بڕگە و بابەتەکانمانەوە و لە یەکەم بابەت دەست پێ ئەەکەین کە بابەتێکە کەسایەتیەک هەیە کە ڕۆژانە ئێمە بەهۆی لێدوانەکانیەوە لە سەر شەشەکانی تیڤ دەیان بینین و بەڕێزیان دکتۆر ئازاد هەورامی بەڕێوەبەری نەخۆشخانەی شەهید تاهیر عەلیوالی بەگ لە سلێمانی ئەمڕۆ بە شێوازێکی تر باس لە ئەو بەڕێزە دەکەین کە هاوشانی خزمەتکردن لە کەرتی تەندروستی ڕۆژانە لە هەر دەرفەتێکدا لە کاتی کارکردن خزمەتی دار و سەوزایی ناو نەخۆشخانەکە دەکات. لە ساڵی 2012ەوە نزیکەی 1000 داری ڕواندووە و دەشڵێت هەرچەندە لە کاتی دەوام و کارکردنم ماندوو بم بەڵام کاتی ئاودانی دار و درەختەکانی نەخۆشخانەکە وام لێکات کە پشوو بدەم و خۆشحاڵ بم و پشوێکی تەواو لەو کارەوە دەگرم. با پێکەوە ببینین کە دکتۆر ئازاد هەورامی چۆن دار و درەختەکانی ناشتووە و چۆن چاودێریشیان دەکات. ڕۆژانە زیاتر لە 18 کاتژمێر بە بەردەوامی بەم شێوەیە سەرقاڵە. ئازاد هەورامی بەڕێوەبەرێکی جیاواز لە نەخۆشخانەکەی کە زۆرترین هاوڵاتی سەردانیان دەکات کاتێکی کەم دەدۆزێتەوە بۆ خزمەتێکی گەورەتر. ئاودان و چاودێریکردنی درەختەکانی باخچەی نەخۆشخانەکە. ئەنی ترێکەومە باخەکە ئەنێم باخە لە 2012 خەریبم لەگەڵ تا ئێسا 950 دارم ناشتووە لێرە کە هاتمە ئێرە هیچی تیانم یەک سەوزایی تیانە بوو. وردە لەگەڵم باخ و باخاتا خەری بووین بە خۆم و ستافەکانی خەسخانە بە تایبەتی فەنیەکانی شەو یارمەتی چاچیان ناوم لە هینا گەورەکردنی ئەم دارانە. سەرقاڵبوون خۆشەویستی بۆ کارێکی ژینگە دۆستی لایەت ناباتەوە. دوای گەڕان بەسەر بەشە جیاوازەکانی نەخۆشخانە لەو چانێکدا ئاوی دارەکان دەدات شەو بێت یا ڕۆژ. هەر تۆزێک مەجال هەبێت خۆم بەم دارانەوە مەشغوڵەکەم. سەم دارانەش بەشێکە لە ژیانم ینی وای لیا هەتووە مەسە بەبێت دار و بەبێ سەوزایی ینی ناتوانم مەسەرەن ژیان بەڕەکەم کە چەند هیلاک بووم کە دەستەکەم بە خزمەتکردنی ئەم دار و سەوزاییە ئیسراحە دەگەم. ڕێنمایی کارمەندان و خۆبەخشان دەکات لە نەخۆشخانەکە کە هیچ بربەستێک لە خزمەت ساردیان نەکاتەوە چونکە خۆشەویستی بۆ کار سەرکەوتنی بەدوادێت. ئارام بەختیار کوردستان 24 سلێمانی. بەڵێ پێکەوە دەچین ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان ببینین.
هەنگەوانانی باکووری کوردستان لە چیا و قەراقچەمەکان بە دوای لانەی هەنگەکاندا دەگەڕێن وا لە نێو درەخت و تاشەبەردەکان دەیاندۆزنەوە تا کاتی زیادبوونی شانەی هەنگەکان دێت و چەندین کیلۆ هەنگوینی ساغ و بێ فێڵی لێ دەردەهێنن کە ئەم کارەشیان بە شیرینترین کاری جیهان ناودەبرێت بە شیرینترین کاری جیهان لەم بابەتە ببین. هەنگەکان لە هەر شوێنێک لانەیان ڕێکخەن و گەنجینەی هەنگوینەکەیان بشارنەوە دوجار هەنگەوانان دەستیان پێی دەگات و هەنگوینەکەیان دەردەهێنن. لە پارێزگای چاولیک و دیاربەکری باکووری کوردستان هەنگەوانان لە دەوروبەری چەمەکاندا خۆیان بۆ هەنگەکان دەنێنەوە و دەست بە چاودێریکردنیان دەکەن. کاتێک لانەکەیان لە نێو دار و تاشەبەردەکان دروست کردووە تا وەرزی بڕینەوەی هەنگەکان دێت و هەنگوینەکەیان کۆ دەکەنەوە. لەو کاتەشدا بۆ ئەوەی کە هەنگەکان پێوەیان نەدا دەمیلانەی هەنگەکان بەگەڵا دەگرن و بێ ئەوەی زیان بە شانەکان و هەنگەکان بگەێنن دارەکە داتاشن و هەنگوینەکەی دەردەهێنن. هەنگ و هەنگوینەکە دەبنەوە و بە خەویان دەکەن. İstediğin gibi peteğini çıkar. Biraz geriye alalım ki ağaç olduğu gördüğümüz gibi böyle suyun kenarına geliyoruz. لەم دەوروبەرە مێشەنگی زۆری لێیە. مێشەنگەکان لە شوێنێکی چۆل و خاڵی دەگەڕێن. هەندێک زار لە ناو بەردەکان و هەندێک زار لە ناو دارەکان جێگیر دەبن. ئێمە دەنە سەر ئاوی کانیاوەکان و چاودێری مێشەکان دەکەین. کاتێک مێشەکان دێن و ئاو دەخۆنەوە و دەڕۆن باراستەی مێشەکان بە دوایاندا دەگەڕین. دواتر ئەو شوێنە دەستنیشان دەکەین کە مێشەنگەکەی لێیە. دواتر دەست با پرۆسەی دەرهێنانی هەنگوینەکە دەکەین. یەکێکی دیکە لە هەنگەوانەکان کە زیاتر لە 10 ساڵە ئەم کارە دەکات. باس لەوە دەکات کە هەندێک جار ئەو درەختانەی دەستنیشانی دەکەن هیچی تێدانیە و هەندێکشیان چەندین کیلۆ هەنگوینیان تێدایە و کۆی دەکەنەوە. ئەو کارشیان بە ئارەزوو خولیایەک دەزانن. لە ڕێگەی کاری بیناسازیەوە هەوڵ دەدەم بژێوی خۆم و خێزانەکەم دابین بکەم بەڵام کاتێک دەستم بەتاڵە بە دوای مێش هەنگەکاندا دەگەڕێم. ئەوە وەک خولیایەکی خۆمە. لە ناو دارستانەکەم بە دوای هەنگەکاندا دەگەڕین و کارەکە قورسە بەڵام چێژ بەخشە. زۆر جار کارەکە هەفتەیەک دەخایەنێت. دارەکان هەڵ دەکۆڵین و دایان دەداتشین. کەمێک دووکەڵ دەکەینەوە ناو دارەکە بۆ ئەوەی مێشەکان ئازارمان پێنەگەێنن دواتر هەنگەکە دەردەهێنین. Kovana yerleştireceğiz. هەنگەوانان لە سەرەتای وەرزی بەهارەوە دەست دەکەن بە گەڕان و دۆزینەوەی لانەی پورهەنگەکان و هەنگوینێکی ساغی لێ دەردەهێن و سروشتی و بێفێڵە و کڕیاریشی بەر لە دۆزینەوەی هەنگوینەکە ئامادەیە و بەم کارەشیان جگە لە پەیداکردنی بژێوی ژیانیان ئەو درەختانەی کە ڕزیویشن پاک دەکەنەوە و ژیان بەبەری دارستانەکەدا دەکەنەوە و ڕێگە لە ناوچوونی هەنگەکان دەگرن لە ڕێگەی ئەوەی کە دەیان خەنەوە نێو پورەکان. بۆیە بە شیرینترین کاری جیهان ناو دەبرێت. بەڵێ ئەمە لە باکوور و لە باشووریش بە هەمان شێوە ئێمە دەزانین کە کۆمەڵێ هەنگەوانی باشمان هەیە کە ساڵانە لە پێشەنگاکانی هەنگ و خواردنە خۆماڵیەکان بەشداری بە هەنگوینی باشووری کوردستان دەکەن و تەنانەت ئیمارات یەکێکە لەو وڵاتانەی کە داوای کردووە کە 15 تۆن هەنگوینی کوردستانی بۆ هەناردە بکرێت و ئەمە جێگەی خۆشحاڵیە کە کوردستانی ئێمە ئەوەندە گرنگی و بایەخ بە بەرهەمە ناوخۆیەکان دەدەن و ئەوەنە سروشتێکی جوانی هەیە کە ئەو بەرهەمانەی کە لە کوردستان بەرهەم دەهێدێن هەمویان ئەتوانین بڵێن بەرهەمێکی لە 100% سروشتین و جێگای بایەختانە کە وڵاتانیش داوای ئەو بەرهەمانە دەکەن. ئێمە جگەلەوە چەندەها جۆری دیکە لە بەرهەمی خۆماڵیمان هەیە کە ساڵانە لە ڕێی پێشەنگاکانەوە بەشداریان پێکرێت. لە هەڵەبجە پێشەنگای خواردە خۆماڵەکانمان هەیە ساڵانە ئەنجامدە، پێشەنگای هەنارمان هەیە کە لە بەرهەمەکانی هەنار و ڕووبە هەنار دۆشاوی هەنار و ئەو شتانە دروست دەکرێت و جگەلەوە تایان لە ناوچەکانی دهۆک و ئاکرێ و ئەوانش بە هەمان شێوە جۆرەها دەتوانین بڵێن پێشەنگامان هەیە کە ساڵانە خواردنە کوردەواریەکانی تێدا نمایش دەکرێت و لە باشترینی خواردەکان و سروشتیترینی خواردنەکانن. بەڵێ هەر لە تورکیا حکوومەتی تورکیا لە چوارچێوەی پرۆژەیەکدا سەدان درەختی کۆن
بە شێوەیەکی جیاواز خزمەت دەکات کە لە ناویاندا درەخت هەیە تەمەنی زیاتر لە 1200 ساڵە. لە پرۆسەکەدا لق و پۆپە تێکچۆکانی دارەکە دەبڕنەوە بۆ شوێنە شەقبۆکانیش بەیەکەوە دەلکێنن. تا بزانین ئەم درەختە کۆنانە چ شێوازێک هەیە بۆ خزمەتکردنیان بۆی کە دووبارە گیانیان بەبەر بکەنەوە. بەڕێوەبەرایەتی پاراستنی میراتە سروشتیەکانی سەر بە وەزارەتی ژینگە و شارسازی تورکیا لە چوارچێوەی پرۆژەیەکی ژینگەییدا هەڵمەتێکی بۆ پاراستنی درەختە کۆن و بەتەمەنەکان ئەنجامدا. لە هەڵمەتەکەدا پارێزگاری لە درەختە ناودارەکان دەکرێت. تەمەنی بەشێکیان زیاتر لە 1300 ساڵە و لە نێویشیاندا ژمارەیەکداری زەیتون هەن. پاراستنی دار و درەختە ناودارەکان و ناساندنی بنەوەی داهاتوو زۆر گرنگە. ئێمە لەو هەڵمەتەدا لق و پۆپی تێکچووی درەختەکە دەبڕینەوە. هەروەها دارێک قەدەکەی شەق بوو بێت بە مادەی تایبەت و مەعجون بەیەکەوە دەیلکێنینەوە. هەروەها پەین دەکەینە ژێر دارەکان بۆ ئەوەی جارێکی دیکە گەشە بکاتەوە. لە چوارچەوەی پرۆژەی بەڕێوەبەرایەتی پاراستنی میراتە سروشتیەکانی تورکیا زۆرینەی دار و درەختە کۆن و مێژوویەکان بە شێوەیەکی تایبەت پارێزگاریان لێ دەکرێت. بەشێک لەو دارانە تایبەتمەندی خۆیان لە لای دانیشتوانی ناوچەکە هەیە بۆیە دەیانەوێت بنەوەی داهاتووی ئاشنا بکەن. لە ماوەی مانگێکی کارکردنی بەڕێوەبەرایەتی پاراستنی میراتە سروشتیەکانی تورکیا 95 داری کۆن و مێژووی لە پارێزگاکانی ئورفا، دیاربەکر، ئەلعەزیز، مێردین، کیلیس و ئادیامان خزمەتیان کراوە و بەشە تێکچوو خراپبووەکانیان بڕدراوەتەوە. بێگومان بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە گۆڕانکاری ڕۆژانە و ئێمەش بەهای دراو و نرخی زێرتان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بۆ دەخینەڕۆ. لەم بابەتە باس لە زیندەوەرێکی زۆر ناسک و جوان دەکەین کە پەپولەیە. بوونی پەپولە لە هەر ناوچەیەک نیشانەی سازگاری کەش و هەوای ئەو ناوچەیە دەرەخات. هەروەها هێمایەکە بۆ پاک و تەندروستی ژینگەی ئەو سنوورە. لەندەنی پایتەختی بەریتانیا یەکێکە لەو شارانەی کە پەپولە تێیدا زۆرە و پارێزەرانی بواری ژینگەش لە وڵاتە گرنگی بە جۆرە زیندەوەرەکان دەدەن کە وەک پەپولن و ڕێگەی لە ناوچوون لە پەپولە دەگرن. با لەم راپۆرتە ببینین بزانین تەکنۆلۆژیا بە چ شێوەیەک ئەتوانێت ڕێگە لەوە بگرێت کە ئەم زیندەوەرە جوانانە بە جوانی خۆیان بمێنەوە و ژینگەکان بۆ سازگار بمێنێتەوە. لە ناوچەی پارێزراوی سروشتی هات شینسۆنی دەوروبەری لەندەن ئەنجامدانی لێکۆڵینەوە لەسەر ئەم زیندەوەرە ڕەنگا و ڕەنگە جوانە کارێکی گران نییە بەهۆی زۆری جۆری ئەو پەپولانەی کە لێرە دەژین. لەگەڵەوەشدا هێشتا پارێزەرانی ژینگە لە شانشینی یەکگرت و دەڵێن دەبێت زیاتر پەپولەکان چاودێری بکرێن بۆ ئەوەی جۆرە دەگمەنەکانیان لە ناوچوون بپارێزن. هەر بۆ مەبەستا لە ڕێگای زانست و تەکنەلۆژیا بەدانانی ئەپلیکیشنێک بۆ دیاریکردنی ژمارە و دابەشبوونیان بەسەر ناوچەکان چاودێری ئەو زیندەوەرە جوانە دەکرێت. ئەم ئەپلیکیشنە یارمەتی دەرمان دەبێت بە ئەوی بزانین لێرە چەند جۆرە پەپولە هەیە و بۆچە دەفڕن. ئایا هێشتا کەش و هەوا لەبارە بۆیان و دەردەکەون یاخود نا؟ ئایا لە باکوور بڵاو بوونەتەوەیان نا؟ ئێمە لە ڕێگەی هاوڵاتیان کەوێنی پەپولەکانمان بۆ دەگرن و بەشدار لەم ئەپلیکیشنە و دەستنیشانی شوێنی پولەکانمان بۆ دەکەن کۆمەڵە زەنەریمان دەست دەکەوێت تەنانەت ئاماژەیە بۆ جۆری کەش و هەوا. لێکۆڵەرەوەکان پێشبینیەوە دەکەن ئەمساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو زیاترین ژمارەی پەپولە لە ناوچەکە بەدی بکرێت بەهۆی پاکبوونی ژینگە لە دوای قەدەغەی هاتوچۆ بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا.
بوونی پەپولە لە هەر شوێنێک ئاماژەیە بۆ ئەوەی کەش و هەوای ناوچەکە بە ئەندازەیەک سازگارە کە ئەم زیندەوەرە ناسکە ڕەنگە و ڕەنگەش تێیدا لە ئارامی دەژی واتە ڕەوشی ژینگە لەو ناوچانە پاک و تەندروستە. بەڵێ وەک بینیمان بوونی پەپولە واتە ئەو هەوای ئەو شوێنە زۆر سازگارە و ئەمەوا دەکات ئێمە بیلۆ بکەینەوە لە کوردستانی ئێمە چەندەها جۆری پەپولەمان هەیە و ئەماوەش دەگەێنێت کە هێشتا ئەو هەوای کوردستانی ئێمەش ژینگەیەکی پاکە بۆی کە بتوانین پارێزگاریان لێ بکەین با ژینگە بە تەندروست ڕابگرین و بینیشمان کە لە ڕێی تەکنۆلۆژیاوە چۆن توانی ویانە بە ڕێگەی ئاپێک کە هەر کەسێک سەردانی ئەو ناوچەیەکات وێنەیەک لە پەپولەکە ئەگرێت ئەگەر بیبینێت بۆ گەشتکردن ڕۆشت بێت بەو ئاپا وێنەکە دەنێرێت و ئەوان دەزانن کە ئەم جۆرە پەپولەیە لەم وەرزەدا دەژی و تا ئێستا وەرزەکە لەبارە بووی و تەنانەت دەزانن لە چ ناوچەیەک زیاترین پەپولەش هەیە بەهۆی ئەوەی کە ئەو کەسانی کە گەشتیارن بۆ ئەو شوێنانە زیاترین وێنەکان کە دەگرن و دەنێرن دەردەکەوێت کە زۆرترین جۆری پەپولەکە وێنەی گیراوە چ جۆرە پەپولەیەکە و بێگومان پەپولە هێمایەکی زۆر ناسک و جوانە تەنانەت خانمان زۆر بەکاری ئەهێنن لە خشڵە جوانکاریەکانە وەکو شکڵی پەپولە و یەکێکە لەو زیندەوەرە جوانانەی کە بە بینینی دڵ ئارام دەبێتەوە و هەست بە جوانی سروشت و بابوونەوەرەکانی خدای گەورە دەکرێت و ئەمەی کە باسمان کرد باسی پەپولە بوو. بەیانیان ئێمە حەزەکەین بابەتێکتان بۆ ئامادە بکەین کە ئاها دڵ و دەروون بکاتەوە. من ئێستا زانم کە هاژە لە ژووری کۆنتڕۆڵ زۆر ئەم بابەتەی پێجوانە چکە یەکێکە لەو کەسانی کە زۆر حەزی لە پەپولەیە بەردەوام کۆمپیوتەر شتەکەی دایمە پەپولەی لەسرە. باشە ئەچینە بابەتێکی تر و لە ماوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە جیهان خەڵک زۆرترین پرسیار لەبارەی ڤایرۆسەکە لە گوگڵ بۆ گەڕان لەو پرسیارانە دەکات و ڤایرۆسی کۆرۆنای نوێ چییە؟ ئەمە بابەتەکەی کە خەڵک زۆر سێرچی لەسەرەکات. ڤایرۆسی کۆرۆنا لەکوێ پەیدا بووە و پرسیارێکی دیکە ڤایرۆسی کۆرۆنا تا چەند لەسەر ڕووەکاندا دەمێنێتەوە؟ ئایا ڤایرۆسی کۆرۆنا هیچ چارەسەرێکی هەیە؟ و پرسیارێکی تر کە زۆر لە گۆگڵ کراوە ئەوەیە کاڵێ ڤایرۆسی کۆرۆنا چۆن بڵاو دەبێتەوە؟ پشکنینی زانینی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا چۆن دەکرێت؟ و پرسیارێکی دیکەش کە ڤایرۆسی کۆرۆنا کۆتایی دێت ئایا؟ و چەند کەس تووشی کۆرۆنا بوونا ئەی چەند کەس بەهۆی ئەو ڤایرۆسە گیانی لەدەستداوە. دیارە ئەمانە کۆمەڵە پرسیارێکن کە خەڵک لە گۆگڵی دەکات. ئەمە ئەوە دەردەخات کە خەڵک دەیەوێت زانیاری زیاتری سەبارەت بەم ڤایرۆسە هەبێت و خۆی لێ بپارێزێت. و ئەمە کۆمەڵە پرسیارێک بوون کە لە ڕێی گۆگڵەوە کرابوو سەبارەت بە کۆرۆنا. ئەی ئێوە چ جۆرە پرسیارێکتان لە گوگڵ کردووە سەبارەت بە کۆرۆنا؟ ئەوانی تر لە لای خۆتان بمێتەوە بزانن کامێک لەم پرسیارانە پرسیاری ئێوەش بووە چونکە هەموو جیهان ئێستا سەرقاڵە بەوەی کە بزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەم ڤایرۆسە بکەین تازە هاتووە و دەبێت هەوڵی ئەوە بدەین کە خۆمانی لێ بپارێزین یا خۆمان لەگەڵ یا ڕابێنین کە چۆن بژین و ژیان ئاسایی بکەینەوە. بەڵێ دەچینە لای تۆڕی پامنێرانمانەوە. هەروەک دەزانن هەموو ڕۆژێک ئێمە لە ڕێی تۆڕی پامنێرانمانەوە لە شار و شاشکەکانی کوردستانین و ئێوەش بە بەیانیان لەگە خۆمان دەبینەوە شوێنانە و ئێستا پێکەوە دەچین بۆ دوهۆک و لەوێ ڕێژینمان لەگەڵا. ڕۆژ باش ڕێژین چۆنی سەقا لای تۆ چەوایە با ئەوە بزانم لە لای من زۆر گەرمە با بزانم لایتەوە ڕەوشا کەش و هەوا لای تۆ چۆنە و بزانم چیتش بۆمان ئامادە کردو ئەم بەیانە. بەڵێ سپێدەتەژی باش بیتن بەڵێ سپێدەتە باش بیتن سوفان دیارە و ئەف ساڵا بە هەموو لاوانێن خوڤە ساڵەکە شوم بوو ji ber ku li parêzgeha dûkê zivistanawê geleka sar û ya sext bû ku ji nêzîkî 13 sala befir di nava senterê parêzgeha dûkê de nehatibû ev sala hat. Di heman demda çi caran tavî demî ev germe berdewam nebûye lê ta ev sala jî berdewam ev tanika jî berdewam e ku pileyên germê li parêzgeha dûkê bû 39 bû çilê nehatine xwar. Diyare ku her sal li meha îlûnê piçekî keş û hewa xweş dibîtin pileyên germatiyê dihêne xwar lê ev sala li parêzgeha dûkê gelle germe cihên geştiyarî jî tanûke nebûn seredana wan bikên lewra salaka geleka nexweş bû ji lê hem geştiyarî û hem seqa nasî. Baslendê bikem ku ev rûke di nava ku spêdehiyê nêzîkî 22 pileyên silîziye li pêşbînî têtekirin digel bilindbûna hetavê û dîsan
برف ایواری و پلین گرماتی هش تا گرم ببن نزدیکی 39 پلان بچن لی بشوه تراده کی کشو هوای خوشش برکو ایدی ام چون عمل بردر پاییزه نه دی پیچه که جو هدی اشکتنو دی پلین گرماتی هنه خاره وصل هندی بکم کو افصاله گله گرم بو لچاف سالم بوری گلک پارزگاه دو که گرم بو لی تانه هاجی خو باران که وصل پارزگاه دو که نهاتیا دی دنوا سوشیال میدیای دا دنوا ون پیچن سقا ناسیه دا بس لهند ها تکرن که هندک دورن چیایل پارزگاه دو که دی باران بارید نزدیکی آکره هندک دورن آکره دیسان هندک دورن آمدیه بریسکه و عورو باران کاکیم لهات لیل پارزگاه دو که ما او ندید ما او خوشیه ندید لی بهیویه که اف پاییزه که خوش بیت و که زبستان و بهار و هاوینا اف ساله نبیتن ئینشاءله زۆر سپاس دەکەین کە لەگەڵمان بووی ڕێژین و بە پێدانی زانیاریەکانت ئەم بەیانیت جوان کردین سپاس بەڵێ دەینە سەر تەوەری سەرەکی بەرنامەکەمان کە وتمان لە سەرەتای پرۆگرامەوە باسمان لێ کرد ئەمڕۆ پەرلەمانی کوردستان دەست بە خولی پاییزەی دەکات و چەند پێشنیازە یاسایەک و پرۆژە یاسایەک تاوتێ دەکات و ئێمە ئەمڕۆ سەبارەت بەم تەوەرە میوانمان لەگەڵدا دەبێت با من هەر بەدەم قسەکردنەوە بۆ لای میوانەکەم بڕۆم کە میوانەکەمان گەلاوێژ عوبێد عوسمانە ئەندامی لیژنەی کاروباری تەندروستی و ژینگە و مافی بەرامبەر لە پەرلەمانی کوردستان بەخێر هاتیت سەرچاوان بەخێر هاتیت خات و گەلاوێژ با سەرەتا لەوەوە دەست پێ بکەین کە کارنامەی کۆبوونەوەی ئەمڕۆ لە پەرلەمان لە چەند تەوەر پێک دێت بەڵێ سەرەتا سوپاس بۆ دەرفەتە من دکتۆرە گەلاوێژ ئەندامی لیژنەی تەندروستی بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان خولی پاییزە لە یەکینەوە دەست پێ دەکاتن ئێمە ئەمڕۆ دانیشتنی یەکەمی ئاسایی خولی پاییزەی پەرلەمان خولی یاسادانانی پاییزەی پەرلەمان دەست پێ دەکاتن کە لە 5 بەرگە پێک دێتن بەرگە یەکەم ڕاوەستان لە بۆ گیانی شەهیدان و ڕێزگرتن و سرودی ئەیڕەقیب و بەرگەی دووەم کردنەوەی خولە بەرگەی سێم وتەی سەرۆکی پەرلەمانە بەرگەی چوارەممان خوێندنەوەی دووەمە بۆ پرۆژە یاسای ماف و ئەرچی نەخۆشە بەرگەی پێنجەمیشمان خوێندنەوەی یەکەمە بۆ فرۆشتنی یەکەکانی حکوومەت و بەکرێدان و فرۆشتنی یەکەکانی حکوومەت بەڵێ فوکس دەخەنە سەر چ بابەتێک زیاتر لەم دانیشتنە ئەم دانیشتنە زیاتر ئەوەی کە گرنگە خوێندنەوەی دووەمە لە بۆ پرۆژە یاسای ماف و ئەرچی نەخۆش بەڵێ کاتەوا بێت وردەکاری پێشنیازە یاسایەکانی ئەرک و مافی نەخۆش چین بەڵێ ئێمە ئەگەر بین تەماشای تەشریعی یاسایی بکەین لە بواری مافەکانی نەخۆش دەبینین بۆشاییەکی یاساییمان هەیە بۆیە بە ئەرکمانزانی وەکو لێژنەی تەندروستی کە پێشنیازی ئەم پرۆژە یاسایە بکەین ئەم پێشنیازە یاسایە بکەین بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی ئەرک و مافی نەخۆش ببێت بە یاسا و جێگیر بکرێتن بۆیە هەڵساین بە پێشکەشکردنی ئەم پێشنیازە یاسایە لە دانیشتەکانی پێشوو خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە ئێستا لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانیش دانیشتنی ئاسایی ژمارەیەکی خولی پاییزە خوێندنەوەی دووەمی بۆ دەکرێتن بەڵێ حتمما لە دەرکردنی یاسایەک پێشتر کێشەیەک هەیە بۆیە یاسایەک دەرەکە پێشێلی شتێک کراوە یان کێشەیەک دروست بوو ئەو کێشانەی کە ڕوبەڕووی ئێوە بۆەوە چییە کە بیرتان لەوە کردو کە پێشنازە یاسایەک لەو بابەتە بکەن بەڵێ وەکو باسم کرد فەرەغێکی یاسایی هەبوو لە بۆ ئەرک و مافی نەخۆش زۆر جار کێشە ڕووی دەدا لە بۆ نەخۆشەکان یان لە ڕێگای خزمەت گوزاریە تەندروستیەکان یان لە مابینی پزیشکیەکان زۆر کێشە دروست دەبوو کێشەی کۆمەڵایەتی دروست دەبوو بۆیە ئەگەر بە یاسا ڕێگە بخرێت ئەم کێشانە چارەسەر دەکرێتن هەم نەخۆش مافی دەبێت و هەم پزیشکش ئیش و کارەکانی خۆی بە ڕێکوپێکی جێبەجێ دەکات باشە چەند کەسوکاری نەخۆشەکان لەو یاسای ئاگادار ئەکرێنەوە یاخود دروستکردنی قەرەباڵخی وای کردووە کە خەڵک زۆر ڕووبکاتە نەخۆشخانەکان یا ئێستا کە بەهۆیەوەی کە نەخۆشی کۆرۆنا بڵاو بۆتەوە نەخۆشخانەکان زەختێکی زۆریان لەسرە تیمە تەندروستەکان زەختێکی زۆریان لەسرە وای کردووە کە ئەم یاسایە دروست ببێت و ئێوە چۆن پەیڕەوی ئەم یاسایەکە ئەگەر دەربکرێت بەڵێ ئێمە گەر بین باسی وردەکاری یاساکە بکەین یاساکە لە 5 بەش پێک دێتن لە 13 مادەش پێک دێتن بەشەکان بریتین لە پێناسەکان و ئامانجەکان کە بۆ ئەم یاسایە و مافی نەخۆش بەشی دووەمە ئەرکەکانی نەخۆش بەشی سێەمە حکومە گشتەکان و حکومە کۆتاییەکان بین گرنگترین بەش لێرە ئامانجەکانی ئەم یاسایە چیە یەکەم شت بۆ زیاتر خزمەتکردنی تەندروستی گشتی و زیاتر خزمەتگەیاندن بە هاوڵاتیانی کوردستان لە ڕێگەی ئەم یاسایەوە
دووەم ئامانجمان چییە؟ وشیارکردنەوەی زانیاری تەندروستی بۆ هاوڵاتیان و زانیاریان هەبێ وشاریان هەبێ لەسەر ئەو ماف و ئەرکانەی کە هەیەە لە نەخۆشخانە حکومیەکان و کەمکردنەوەی ڕێژەی پەککەوتەیی و مردن و هەروەها پتەوکردنی متمانە لە نێوان نەخۆش و لە نێوان پزیشک ئەوە گرنگترین ئامانجەکانی ئەم یاسایەیە و نەخۆش مافی هەیە لەگەڵ ئەوەی کە مافی هەیە نەخۆش ئەرکیشی هەیە بۆیە بەپێی ئەم یاسایە کە بڵاو دەبێتەوە لە ڕۆژنامەی وەقایی کوردستان هەموو خەڵک هەموو کەس ئاگاداری دەبێتون دەزانیت چ مافێکی هەیە و چ ئەرکێکیشی لەسرە کاتێک دەڕواتە سەردانی دامەزراوە تەندروستیەکان دەکەن. بەڵێ زۆر جار دەبینین زمانی دکتۆرەکان لەگەڵ نەخۆشە یەک ناگرێتەوە بەمەرجێک کە من پێویستیم بە دکتۆرە بەڵام کە دەچم بۆ لای دکتۆر بەرەوەی کە حاڵەتی تەندروستەکەی من باشنی احتمالە من تووڕە بم یان کەسێک بم کە لەو دەقەباری تەندروستیم ناجێگیرە و دایمەن گلەی ئەوەش هەیە زۆر جار کە پزیشکان ئەو دەرمانانەی کە بۆ نەخۆش بەکاری ئەهێنن بە شێوەیەکە کە نەخۆش پێی ڕازی نییە لە دوجار سێجار سەردانی هەمان پزیشکە کاتەوە بۆ وەرگرتنی چارەسەر ئایا چی یاسایەک هەیە بۆی کە پزیشک ئەو یاسایانە جێبەجێ بکات کە بێڵێت نەخۆش بە یەکەم جار چارەسەرکردن باش ببێتەوە ئایا هیچ یاسایەک لەو باوەرەوە هەیە؟ یەکێک لە مافەکانی نەخۆش ئەوەیە کاتێک کە دەڕواتە لای نەخۆش لای دکتۆر لای پزیشک پێویستە پزیشک بە جوانترین شێوە زانیاریەکان لە نەخۆشەکە وەربگرێ نەخۆشەکەش دەبێ زانیاری تەواو بداتە پزیشکەکە مەسەلەن نەخۆشیێکی تری هەیە یان هەر ئەوەی تری باری تەندروستی هەیە هەتا پزیشک بتوانێت بە تەواوی ئەو دەرمانانەی کە پێویستێتی بۆی بنووسێت بۆیە پێویستە بەپێی ئەو یاسایە دەتوانێت نەخۆشەکان و پزیشکەکان مامەڵەیان بە تەواوی لەگەڵ یەک گونجاو بێ و بە باشترین شێوە سوود لە یەک وەربگرن. باشە ئێستا ئەگەر کەسێک گوێ لێمان بێت ئەڵێت نەخۆش لەو حاڵەتەیە حاڵەتی تەندروستی باش نییە ئەبێت چ ئەرکێکی لەسەر شان بێت لە یاساکە باس لە ئەرکی نەخۆشەکە بە چ شێوەیەکرا ئەرکی نەخۆش چییە؟ نەخۆشەکە کاتێک کە سەردانی دامەزراوە تەندروستیەکان دەکات دەبێت ڕێز لە یاسا و پرەنسیبەکانی ئەو دامەزراوە تەندروستیە بکاتن. زۆر جار هەیە مەسەلەن هاوڵی لەگەڵا هاوڵەکە پێویستە ڕێز لەم یاسایە بگرێتن مەسەلەن زۆر جار دەبینین کێشەیەک ڕوودەداتن هاوڵی نەخۆشەکە یان نەخۆشەکە بەداخەوە مەسەلەن دەست دەکەن بە تێکشکاندنی کەلوپەلی دامەزراوە تەندروستیەکە وا دەزانن کێشەکە لەوێن دەرەیە بەڵام بۆ خۆی کێشەکە لەوێنە بەپێی ئەوە دەبێت نەخۆش ڕێز لەم یاسایانە بگرێتن ڕێز لەو مافی دامەزراوە تەندروستیەکان بگرێتن. بەڵێ بەسمان لەمە گرنگترینەکەیان کرد چەند پرۆژە یاسای دیکە لەم وەرزە تاوتوێ ئەکرێت و باسی لێوە ئەکرێت. پرۆژە یاساکان زۆرن ئەوە بۆ خۆی پێشنیازی یاسا لەلایەن پەرلەمانتاران پێشکەش دەکرێتن بەڵام پرۆژە یاسا لە حکوومەتەوە دێتن ئەو پرۆژە یاسانەی کە لە حکوومەتەوە دێتن ئەولەویەتی هەیە لە پەرلەمان زیاتر چونکە لە خزمەتی هاوڵاتیانە و دیراسە کراوە بۆ خزمەتی هاوڵاتیان و پەرلەمانتارانیش بە ڕێژەی یاسایی بەپێی پەیڕەو دەتوانن پێشنیازی یاسا پێشکەش بکەن ئەگەر فەراغێکی یاساییمان هەبوو هەر پێشنیازە یاسایەک کەواتە ئەولەویەت بۆ کامیەک لە پێشنیازە یاساکانە لەم وەرزە ئێستا پێشنیازی یاسا مەسەلەن لاستۆگرتنی فەرمانبەران ئەویش خوێندنەوەی دووەمی خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە خوێندنەوەی دووەمی بۆ دەکەن چەند پێشنیازە یاسایەکی ترمان هەیە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە خوێندنەوەی دووەمی بۆ دەکرێتن لەم وەرزە و هەر پرۆژە یاسایەکیش کە لە حکوومەتەوە بێ وەکو گوتم ئەو ئەولەویەتی زیاتر هەیە چونکە لە خزمەتی هاوڵاتیان دەبێت. باسیوەتان کرد لە پێشنیازە یاسای ئەمڕۆ باس لە مڵکی حکوومەت بەکرێدانی مڵکی حکوومەت باسی ئەوەشمان کەمێ بۆ بکەیت کە ئەوە خوێندنەوەی یەکەمی بۆ دەکرێتن خوێندنەوەی یەکەم و بەپێی پەیڕەوی ناوخۆ بەس دەخوێندرێتەوە کە ئەم ناوە و ئاراستەی لیژنە تایبەتمەندەکان دەکرێت دواتر بۆ خوێندنەوەی دووەم گەنگەشەی لەسەر دەکرێتن و یاساکان زیاد و کەمی بۆ دەکرێتن یان ئیزافاتی بۆ دەکرێتن بەپێی گونجانی یاساکە. کاتە کاری لە پێشینەی ئەم وەرزەی پەرلەمان سەرەتا چییە؟ کاری لە پێشینەمان وەکو گوتمان هەر یاسا و هەر پێشنیازە یاسایەک و هەر پرۆژە یاسایەک کە لە حکوومەتەوە بێ لە خزمەتی هاوڵاتیان بێ پەرلەمان بە زووترین کات دەیخاتە بەرنامەی کارەوە و ئیشی لەسەر دەکات. زۆر سپاس دەکەین دکتۆرە گەلاوێژ عوبێد کە ئەندامی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستانە بەو هیوایی کە پێشنیازە یاساکان بە شێوەیەک کە پەسەند بکرێت و هاوڵاتی سوودمەند بێت لەو پێشنیازە یاسایانە. زۆر سپاس بەخێر هاتیت. زۆر سپاس. بەڵێ دەچینە لای پەیامنێرمان هێرۆ مەولودی لە هەولێر
کە هێرۆ مەولودی هەموو بەیانیەک نەک هەموو بەیانێک با بڵێم زۆربەی بەیانیەکان کە شتێک ئامادە ئەکات بۆمان من پێشتر ئەیبینم لە ژووری میکاپ وە کە ئەیبینم پڕ لە ئەنەرژی ئەزانم هێرۆ ئەمڕۆ بەتەمای شتێکی زۆر جوانمان بۆ ئامادە بکات بەڵام وا دیارە ئێستا لەم کاتەیە بەهۆی پێم وابێت هێڵەکانی ئینتەرنێتەوە بەهۆی خوێندکاران و قوتابیان کە لە با بڵێن تاقیکردنەوەکان کەمێک لە وەرگرتنی پامنێران تووشی کێشا بین بەڵام هەر ئامادە دەبێت پامنێرمان و دەچینە بابەتێکی ترەوە کە چەند ڕێنماییەک هەن بۆ پاراستنی دەستەکان کە دەبێت هاوشێوەی ڕوخسار گرنگی پێ بدرێت و پارێزگاری لێ بکرێت بۆ ئەوەی کا لە چرچی و لۆچی و شێواندن بیان پارێزین و بە گەنجی بمێننەوە لەوانە بەکارهێنانی کرێمی شێدار یا زەیتی سروشتی کە دەبێت لە دەستەکانی بدەین بە تایبەتی ئێستا بابەتە بۆ خانمان زۆر بابەتێکی گرنگە کە دەستەکان لە تیشکە زیان بەخشەکان بپارێزن چونکە کۆلاجینی پێست تێک دەشکێنن و شەوانش پێشەوەی کە بنوین کرێم لە دەستەکانمان بدەین و دەستکێش لە دەست بکەین ئەگەر زۆر پێویست نەبوو زوو دەستەکانمان نەشۆی و میوزیک بۆ ماوەی 30 خولەک بدە ئەم خاڵا میوزیک لە دەستەکان بدە میوزیک بۆ ماوەی 3 خولەک بدە لە دەستەکانە مۆزێک ببورن من ئەو حوتی سەر ئەو یا ئەم زۆر چاولێ نەبوو ئەڵم خۆیان میوزیک چ پەیوەندیەکی هەیە بە دەستەکانەوە وەبزانی زانیاریەکی تازێتم با ئیسپادەی لەکەم شەوانە پێش قەوتن بە زەیتی زەیتون دەستەکانت مەساژ بکە ئەمانە ئەو ڕێنمایان کە تۆ دەتوانی بۆ دەستەکانت بەکاری بێنی کە دەستێکی جوان ناسک و سەرنجڕاکێشت هەبێت بەڵێ دەڵێن کە پەیامنێرمان ئامادەیە و هێرۆمان لەگەڵا بابزانین هێرۆ بەیانیت باش و هیوادارم کە ڕۆژێکی باش و تەندروست دەست پێ کرد بێت وەک هەمیشە چاوەڕێی بابەتێکی جوانی لە تۆ بابزانینم بەیانێت چیت بۆمان ئامادە کردووە هیوای تەندروستێکی باش بۆ ئێوە ڕۆژ باش کوردستانیانی ئازیز و ڕۆژ باش سۆڤان و هاوکارانم سۆڤان ئەوڕۆ هاتوومەتە کۆنترین قاوەخانە لە شاری هەولێر یعنی دووەم کۆنترین قاوەخانە لە شاری هەولێر کە مێژوەکەی یان بڵین خۆ تەمەنی زۆر گەورەیە 80 ساڵ تەمەنیەتی چەندین جا گۆڕانکاری بەسەر هاتووە شوێنێکی مێژوویی شوێنێکی بڵێ تایبەت بە هونەرمەندان بە ئەدیبان کە ئێستا بووە ئەم شوێنە بۆتە جێژوانی ئەم هونەرمەندانە بە تایبەتی دەمەی بەیانیان ئێواران کە دەی تایبەتمەندێکی خۆی هەیە ئەم قاوەخانەی مەچکۆ کە بەناوبانگە ئەوەی کە دەبینی خاوەن قاوەخانەکە کە 80 ساڵ لەو پێش لە بن قەڵای هەولێر ئەم قاوەخانەی دروستکرۆ بێگومان ئامانجێکی سەرەکەی هەبوو ئێستاش هەر بۆ شێوازە هەر بۆ تایمە کە دانراوە بۆ نەریتەی کە دانراوە بە کەرەستەکان کە لێرەیەوە بۆ میز و کورسانی کە لێرە نیشانەدا کە چەندە کۆنا بە گۆرانە فۆلکلۆرەکانی کە دەمە و ئێواران و بەیانیان لی دەدا و هەروەها بە نانی بەیانیانی تایبەتی کوردەواری بێگومان تایبەتمەندێکی داوە بەم قاوەخانە و بووەتە شوێنێک وەکو دەبینی کە جیا لەوەی کە قاوەخانە و بووەتە شوێنێک بۆ خوێندنەوەی شعر بۆ بەحس و گفتوگۆکردن لەسەر پرسە سیاسیەکان پرسە کۆمەڵایەتەکان قسە خۆشەکان وێنەی زۆربەی هونەرمەندانیش لێرە زۆربەی هونەرمەندانی پارچەکانی دیکەی کوردستان وڵاتانی دیکە لێرە کۆ بۆ تۆ هەروەها هی خاوەنەکەی کە ئەم قاوەخانە دەست بەدەست هاتووە وەگەیشتووە تا دەست کوڕەکانی و نەوەکانی بەم شێوازە بەردەوامە لەگە خاوەن قاوەخانەکە قسەم کرد کە تا چەنە گۆڕانکاری تێدا کراوە ئەو ئاماژەی بۆ کرد کە چەندین ساڵ هەوڵیاندا و کە گۆڕانکاری لەم قاوەخانەدا بکەن بەڵام هەوڵیاندا و فۆرمەکەی خۆی و شوێنەکەی خۆی تێک نەدا هەر بۆ فۆرمە بهێڵنەوە بۆی کە نیشان بدا کە شوێنێکی مێژووی هەولێرە کەسانێک کە دێنە ناو شاری هەولێرەوە دێنە ژێر قەڵاتی هەولێر هەتاک و چاییەکی داغ و خۆش لە قاوەخانەی مەچکۆ نەخۆنەوە بێگومان بناری بڵێ خۆی بڵێ ژێر قەڵای هەولێر بەجێ نەهێڵن بە تایبەتی دەمە و ئێواران گەنجەکاندا دەنیشنە ئێستا جیالەوەی کە بەیانیان هونەرمەندان و ڕۆشنبیران و ئەدیبان دێنە ئێرە ئەوانیش دێنە ئێرەوە باس و خواز دەکەن پرسەکان باز دەکەن لەو لاتریشەوە لەگەڵ ئەدیبەکان ئاشنا دەبن زۆر بابەتی دیکە لێرە باز دەگرێت و دەوروژێنێت تەنانەت شوێنێکە بۆ یاریکردن ئەوە نانی بەیانەکەش گەیشت ئەو لەگەڵەوەدا کە باسی نانی بەیانەکەم کرد سۆڤان ئەمە بۆ نمونە خواردنەکانی بەیانیانە سیر کە ئەگەر چەند بە نەریتێکی جوانی کوردانە کاتێک کە کەسێک دێگەشتیارێت یا کەسێک دێکە لە دەرەوەی هەولێرە
چەند جوان دەبینێت کە بۆ نمونە قاپەکانیشی تەنان تایبەتمەندی خۆی وە جۆری خواردنەکانیش چەنە کوردەواریە دەست خۆش بێ وە جیان لەوەش ئەو تایبەتمەندی دیکەی کە هەیەوتم کە شوێنی تایبەتی یاریکردنیشە چایی لیمۆیی کەمێکی دیکە دوایەوە دەیخۆم بێگومان یەکێکە لەو تایبەتمەندیانی ئەم چایەخانەکە چای لیمۆی بۆ بەیانیانی زۆر باشە هێز و وزەیەکی تایبەتت پێدا تا کەسانێکی شکایگە سەرشیان هەبێ منیژە ڕقەمێ سرم دێشێ دەیخۆم بۆی کە چاکمەوە لێرەدا هەندێک خەڵکی دیکە جیالەوە کە شوێنی گفتوگۆکردنە بۆتە شوێنی یاریکەندە یاری تایبەت بۆ نمونە دۆمینەکردنە تاوڵەکردنە قسەکردنە قسەی خۆشە هەمووی تێدا بەردەوام بکات و ساتێکی خۆش بەسەر دەبن و بابیرەوەریەکی خۆش بێگومان ئەو کەسانێک کە دێنە ناو چایخانەی مەچکۆ لە شاری هەولێرجا خودی هەولێریان بیا لە دەروی هەولێر بێ لە ناو سنتەری شاری هەولێر بێگومان بیرەوەرێکی خۆش بۆ خۆیان تۆمار دەکەن و دەگەڕێنەوە شوێنی خۆیان. دەستەکانت خۆش بێ هێرۆ زۆربەی زۆرمان چایخانەی مچکۆمان بینیوە و ڕۆیشتوین بەڵام ئەوەندە بە چێژ و بە جوان باست کردووە ئەوەنە بە لەزەت باسی خواردنی بەیانانەکەی و چایەکەی و دانیشتنەکەی و هەموو کولتورە جوانی کە لەوێ هی کولتوری کوردیە نمایش دەکرێت پیشاندا ئێستا حەزەکەم کە پرۆگرام تەواو بوو یەکسەر بێن بۆیە بەیەکەوە چای بخۆین و نانی بەیانی بخۆین. دەستەکانت خۆش بێت بۆی کە هەمیشە بابەتەکانت پڕچێژ و جوانن. زۆر سپاس کە لەگەڵمان. بۆ نەمانی تینوێتی و ئارەزووکردن بە خواردنی شیرینی و هەستکردن بە تێربوون دەتوانیت ڕۆژانە چەند دنکێک خورما بخۆیت. ئەمیش بابەتێکی تەندروستێک ئێستا بۆتانمان ئامادەکردووە سەبارەت بە خورما. هەروەها دەکرێت ئەم خۆراکە وەک نقڵ و شیرینی پێشکەش بکرێت. ئەمە جگە لە چەندین سوودی دیکەی تەندروستی بۆ جەستەی مرۆڤ و خۆراکێکی بەسوودە و بەتەمە و هەروەها کەواتە ڕۆژانە چەندانەیەک لە خورما بخۆیت ئەم سوودانە وەردەگریت. پاراستنی دڵ و ملولەکانی خوێن. خواردنی خورما دەبێتە هۆی ڕێگری لە جەڵتەی دڵ و دەماغ چونکە ڕێگری دەکات لە گیرانی ملولەکانی خوێن و بەهۆی بوونی کۆلسترۆڵی بەسوود دڵ لە نەخۆشی دەپارێزێت. پاراستنی جگەر یەکێکی دیکەیە کە لەو سوودانێکە خورما هەیەی بۆ خواردنی سێ دەنگ خورما لە ڕۆژێکدا جگەر بەهێز دەکات و چاو هەروەها یەکێکی دیکەیە لە ئەندامەکانی لەشکە سوودێکی تەواو لە خورما وەردەگرێت کە جگە لە وزە بەخشێکی باشە بۆی ڕێژەیەکی زۆری ڤیتامین ئەی تێدایە و بۆ چاو زۆر بەسوودە. هەرسکردن دوای نان خواردن بڕێکی کەم خورما خواردن وا دەکات ڕێگر بێت لە قەبزبوون و چالاکبوونی کردداری هەرسکردن. ئازار شکێنە و بەهۆی بوونی ڕێژەیەکی زۆری مەگنیسیۆم تێدا وا دەکات ئازار لە جەستەدا کەم بکاتەوە. هەرچەندە ئێمە لە کۆنەوە دەزانین کە بە درێژایی مێژوو باس لە باشی خورما کراوە و زیاتر ئێستا لەم سەردەمەدا توانین بڵێن گەنجەکانمان یاخود منداڵەکانمان زۆر گرنگی بە خواردنی خورما نادەن و زیاتر خواردنەکانی دیکە دەخۆن کاوەکو چۆکۆلاتە و وەکو ئەو شتە شیرینانەی دیکە کە هەیە کە ئێستا دەستکردی ئێستاە. بەڵام ئەوە لە یاد نەکەین کە خواردنە سروشتەکان خواردنێکی بێحەد باشن بۆ تەندروستی و لە پاڵ ئەوانەشەوە بە هەوڵی ئەوە بدەین بیهێنی لە ناو سیستەمی خۆراکی خۆمانەوە و بێن ناو جەدوەلی خواردنەکانمانەوە. بەڵێ دەچینە سەر بابەتێک کە بابەتێکی وەرزشی هەروەک دەزانێمە باس لە وتمان باس لە تەندروستیەکەین بواری ڕۆشنبیری و بواری کللتوری و بواری وەرزشی. ئێستاش بابەتێکی وەرزشیمان بۆتان ئامادە کردووەکە وەرزشی ڕاکردن کلیلی دڵخۆشیە. ژمارەیەک پزیشک و پسپۆڕی ڕاهێنەری جەستەیی لە ئەڵمانیا ئاماژە بۆ دەکەن وەرزشی ڕاکردن تەنیا بۆ جەستە بەسوود نییە بەڵکو بۆ دڵ و دەروون و هۆشی مرۆڤیش سوودی هەیە. جەختیش دەکەنەوە کە وەرزشی ڕاکردن کلیلی دڵخۆشیە و ڕاهێنەرە ئەڵمانیەکان ڕوونی دەکەنەوە مەرجی وەرزشی بەسوودە و دەبێت بە شێوەیەکی مامناوەند و هاوسەنگ ئەنجام بدرێت. بە شێوەیەک نابێت کەسەکە لە 160 توانای جەستەی خۆی لە وەرزشدا خەرج بکات. هەروەها دەشڵێن لە کاتی وەرزشی ڕاکردن ئاستی هۆرمۆنی دڵەڕاوکێتدا دەبەزێت و هۆرمۆنەکانی دڵخۆشکردن زیاد دەبن. ئەو ڕاهێنارانە دڵنیاییش دەدەن کە وەرزشی ڕاکردن یارمەتی دەرە لە دروستکردنی خانەی دەماری نوێ و ڕێگری لە بە کشدا چوونەوەی دەمارەکان دەکات واتە دەمارەکان کرژ نابنەوە و ڕاکردن یەکێکە لەو چارەسەرانەی کە زۆر
بۆ سیلۆلیت باشەوە دەتوانن خانمان کە زیاتر تووشی سیلۆلیت دەبن بەڕاکردن ئەو کێشەیە چارەسەر بکەن ئەگەر چارەسەریش نەبوو ئەوە کەمتریش بکرێتەوە ئەوە پارکەکانمان هەیە لە زۆربەی کوردستان زۆربەی ناوچەکانی کوردستان پارکەیە کە خەڵک دەتوانێت بچێت لە پارکەکان و بە شێوازێکی تەندروست ڕابکات وە تەنانەت ئەحمائێکی زۆر باشە گەرمکردنەوەیکی زۆر باشە پێش وەرزشکردن ڕابکەین کاتە بۆ دەستپێکی تەنانەت وەرزشەکانیش ڕاکردن باشترین گەرمبوونەوەی جستەیە کە بمانەوێت دوای ئەوە بۆ کاتژمێرێک یان نیو کاتژمێریان زیاتر ئێمە بمانەوێت وەرزش بکەین ئەوە بەڕاکردن جستەی خۆمان گەرم دەکەینەوە و ڕادەکەین ئەمە جگەلەوەی کە بۆ پێش وەرزشە وەکو وەرزشێکی سەرەکیشدا دەنرێت کە جەستا زۆر چالاک دەکاتەوە. دێنە سەر بابەتێکی دیکە ئەویش باسکردنە لە پرۆتینە گیاییەکان کە پرۆتینە گیاییەکان سوودێکی زۆریان هەیە بە تایبەتی لە تەمەند درێژکردن و بە پێی ئامانجی لێکۆڵینەوەیەک کە لەلایەن زانەکانی پەیمانگەی نیشتیمانی ئەمریکا ئەنجام درراوە و لێکۆڵینەوەی 16 ساڵی خایاندووە 180,000 ئافرەت و 327,000 پیاو کە تەمەنیان لە نێوان 50 بۆ 71 ساڵیدایە بەشداریان تێدا کردووە. لە ئەنجامدا دەرکەوتووە خواردنی پرۆتینە گیاییەکان تێکڕای پێشبینیکراوی تەمەن بە ڕێژەی لە 105 زیاد دەکات. پزیشکان داوا لە هاوڵاتیان دەکەن پرۆتینە ئاژەڵیەکان بۆ پرۆتینە گیاییەکان بگۆڕن بۆ ئەوەی تەمەنێکی زیاتر بژین. هەرچەندە ئێمە دەزانین ئەو پرۆتینانەی کە لە ئاژەڵەوە دەست دەکەون تا ڕادەیەک زیان بەخشن بۆیە دەتوانین بە پرۆتینە گیاییەکان جێگرەوەی ئەوەی بۆ بکەین کە ئەو سوودانەمان پێبەخشن بۆ لاشە و جەستەیەکی تەندروست. دێنە سەر خاڵێک کە زۆر گرنگە بۆ خانمان کە ئێستا ئەگەر گوێویستی ئەو هەشت خاڵە بن زۆربەی زۆرمان دەتوانین ئەمە پیادە بکەین لە ژیانی تایبەتی خۆماندا و ئەمانە هەشت خاڵی تایبەتن کە خانمان جوانتر دەکەن. دەمەوێت ئەوە بڵێم کە ئەم خاڵانە کە باسی لێو دەکەین هیچ پەیوەندیەکی بە جوانی ڕوخسارەوە نییە. هەموو ئەو خاڵانە کە باس دەکرێت خاڵێکن کە لە ئێمەی خانمانە هەیە بەبێ ئەوەی کە باس لە جوانکاری ڕوخساری خانمەکان بکەین. میهرەبانی یەکێکە کە دەتوانین لەو تایبەتمەندیانێکە بڵێن ئەو خانمانی کە میهرەبانن سەرنجڕاکێش دەرەکەون و قسە خۆشی و جارجار گاڵتەکردن وا دەکات کە خانمان زۆر سەرنجڕاکێش بن. کەسایەتی هێمن و لەسەرخۆ وا دەکات دیسانەوە خانمێکی سەرنجڕاکێش بێتە پێچاو. ئەو خانمانەی کە ئازا و بوێریان هەیە خانمێکی سەرنجڕاکێشن و ئەو خانمانەی کە زانیاری زۆریان لەسەر بابەتەکان هەیە وەسەر لەسەر هەر بابەتێک هەندێک زانیاری هەبوون وات لێ دەکات کە تۆ سەرنجڕاکێش بیت. و ڕاستگۆیی یەکێکە لەو تایبەتمەندیانی کە خانمان جوانتر دەکات. سادەیی و ڕەفتارکردن کە لە کارەکاندا لە ڕەفتارەکاندا سادەیی هەبێت ئەمە وا دەکات کە بە سروشتی خۆت جوانترکەوی. ئەمە بابەتە بوو کە بۆ خانمان ئامادەکرد. و دەچینە لای پامێرێکی دیکەمان کە ئەم بەیانە لەگەڵمانە و ئەویش هەرێم جاف لە گەرمیانەوە. هەرێم بەیانیت باش و هیوادارم کە بەیانەیەکی پڕ لە خۆشی و شادیت هەبێ و ئەزانین کە کەش و هەوا زۆر گەرمە لە هەموو ناوچەکانی کوردستان و گەرمیان دەبێت لە هەموو ناوچەکانی دیکە زۆر زیاتر گەرم بێت بەپێی پێشبینیەکانی کەش و هەوا. جا پێمان بڵێت تۆ چیت بۆمان ئامادە کردووە؟ بەیانیت باش من ئەمەوێت لە زیاتر لەسەر ئەوە قسە بکەم گۆڕانکاریە ئیدارەکان دوێنێ لە دوای 9 ساڵ و 7 مانگ سەلاح کێخا سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان دەستبەرداری پۆستەکەی بوو خانەنشین بوو و لە جێگەی ئەو جەلال شێخ نووری قایمقامی ئێستای کفری دەبێتە سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان بە شێوەیەکی کاتی ئەویش بە وەکالەت بۆ ماوەی 6 مانگ. دوای ئەم گۆڕانکاری ئیداریانە بڕیارە هەندێک گۆڕانکاری بکرێت چونکە لە بەو پێەیە کە لە سنووری گەرمیاندا ڕێکەوتنێکە لە نێوان یەکێتی و بزوتنەوەی گۆڕان لەسەر چەند پۆستێکی ئیداری ماوەی 4 ساڵیشە ئەو پۆستانە ئەو ڕێکەوتنە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. ئێستا هەندێک گفتوگویان کرد لەم دوایانە بە حساب ڕێکەوتنەکان بچێتە بواری جێبەجێکردنەوە هەندێک گۆڕانکاری بکەن چونکە بە پێی ڕێکەوتنەکان بێ سەرپەرشتیاری ئیداری گەرمیان پشکی بزوتنەوەی گۆڕانە لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین
و بە پێی ڕێکەوتنەکە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە بەریەکێتی بکەوێت بەڵام ئەم ڕێکەوتنانە ئەوە زیاتر لە 4 ساڵە گفتوگۆی لەسەرەکرێت تا ئێستاوەکو خۆی جێبەجێ نەکراوە من زیاتر ویستم لەسەر ئەو بابەتە قسەتان بوو بکەم بە کورتی بەڵێ دەستەکانت خۆش بێت هەرێم کا لەگەڵ مابووی ئەم بەیانیە و سپاس بۆ ئەو زانیاری ئیداریانەی کە لە گەرمیانەوە پێت گەیاندین بەڵێ بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان و تا سبەینێ بەخواتان ئەسپێرم و هیوادارم کە ڕۆژێکی پڕ لە جوانی و خۆشیتان دەست پێ کرد بێ لەگەڵ ئێمە.